تماشاكن معجزەتی قورآن لە چیایە معجزەی و پێغەمبەران هەمووتان نەزانن هەرێکێک لەوانە معجزەیەکیانە سەیدنا ئیبراهیم خستیانە ناو ئاگرەوە نەسووتار ئەوەش خەڵکانێک بینیویانە و کۆتایی پێ هاتووە ئەوەی کە نەیبینیوە بیستوێتی کە خەبەرێکی شت بیست احتیمالی ئەوەی هەیە بەڕاستگۆی بزانی بەڕاستی بزانی خەبەرەکەیان بە درۆی بزانی هەروەها عەساکەی سەیدنا موسا کە بوو بە مەهر هەروەها چاکردنەوەی نەخۆش لەلایەن سەیدنا عیساوە خەڵکێک هەبوون و ئەیان بینی بەڵام معجزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانەکە خۆیەتی معجزەکە کتێبەکەیە بە درێژایی تاریخی سەیری کە معجزەکە وەکو خۆی بەو قووەتە ماوە دینداری خەڵکی زەعیف بووە فترەی جیاواز هاتووە لە مەرحەلەی وایە بووە زمانێک بوو ساڵی تا ساڵی 99 هیجری جاری وا هەبوو خەڵک ئەی پرسی وڵات فڵان کەس گۆرانی بێژێکی زۆر خۆشیە فڵان کەس هات چۆن لە مەجلیسی ئەم ملەتانی ئێمە جاری وا هەڵە فڵان گۆرانی بە شریکێکی تازەی دەرکردو فڵان شت دوای کردو مەجالیسەکان قسەکان لەسەر ئەو بوو ساڵی 99 هیجری تا ساڵی 100 هیجری 2 ساڵ عومەری کوڕی عەبدولعەزیز حکمی کرد ڕضای خوای لێوێت لە زمانی عومەری کوڕی عەبدولعەزیزە بەو 2 ساڵە خەڵکی پرسی ئەرە چەند قورئان لەبەر کردووە چەند حافظ قورئان لەم شارە هەیە لە فڵان منطقە چەند هەیە خەڵک ئاوا گۆڕاوە لەم دیندارێتی خەڵکیە کە بەرز و نزمیتیایە بەڵام معجزەی قورئانەکە وەک خۆی هەر بە قووەتەوە ماوە کتابی پێغەمبەرەکانی پێشوو سەلامی خوایان لێبێ ئەوە ئینجیلە بەڵام ئینجیل خەڵک شکی زۆرە لە نووسینەوەی ئینجیل چونکە ئینجیل دوای 230 ساڵ نووسراوەتە لە مەجموعی نیقیە کە تەصدیق کراوە ئینجیلەکان 4 ئینجیلن کە ئێستا پاپا باوەڕی پێ هەیە بەڵام 53 کتێبی تر هەیە کە باوەڕی پێ ناکەوە پاپا حرامی کردووە لەسەر خەڵکی بیخێنێتە ئەم پاپای کە ئێستا لە فاتیکانە بۆ نمونەیەکێک لەوانەیە ئینجیلی بەرنابای پێڵەن کە بەرنابایەکێک لەوانەیە کە لەگەڵ سەیدنا عیسایە بووە سەلامی خوای کتابەکە بووە معجزەکەشی هەبووە بەڵام هی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کتابە مەنهەجیەکە خۆی معجزەیە بەو شێوەیەوە بوو معجزەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام کە قورئانە شتێکی عەقلیە و هەر ماوە تا ڕۆژی قیامەتیش تەحەداکە هەر بەردەوامە خەڵکی نەچێ ئەتوانێت بە زمانی خۆی لەو قورئانە بنووسێت ئەمەش طبعا بێگومان تەماشاکەین قووەتێکە بۆ قورئانی پێ